ئایا جێی تێڕامان نییە لە سەدەی 21 لە دوای ئەو هەموو زانستە و ئەو هەموو دەرخستە زانستی کە لە بەردەستمانایە ئێستاش کەسانێکە بن باوەڕیان وابێ کە زەوی وەک سینی تەختە و ناجوڵێت هۆی ئەم عەقڵیەتە چییە و ئەم بیرکردنەوەیە بە چۆمان دەگەێنێت بینەرمان. ئەو زەویەی ئێمە لەسەری دەژین و ئەو گردونەی لە ناوی داین زانست هەوڵ دەدات لە ڕێگەی بەڵگەی عەقلی و ئەزموونیەوە شیکردنەوەی بۆ بکات. نەک هەر لە جیهانی پێشکەوتوو لە ڕووی تەکنەلۆژیای بۆ شایگەریەوە بەڵکو تەنانەت وڵاتە ئیسلامیەکانی وەک قەتەڕ و ئیماراتیش هەوڵ دەدەن بەشدار بن لە دۆزینەوە و کەشفی گەردووندا. بەڵام هێشتا هەندێک بیرکردنەوە کار لەسەرەوە دەکات کە زەوی گۆیی نییە و تەختە و هەموو دەستکەوتە زانستیەکان بە خەیاڵ و پیلان لە قەڵام دەدات. لە فەلسفەی کۆنی ئیغریقی و دوای ئەوەش لە سەردەمی ئیسلامە بە تایبەتی لە سەردەمی عەباسیدا ئەم بابەتە زۆر جار و ڕۆژێنداوە. زۆربەی زانایانی ئاینی موسڵمانیش پێیان وا بووە کە زەوی خڕە و گۆیە. بەڵام لە لایەکترەوە هەندێکی تر پیان وایە کە زەوی تەختە و جێگیرە و بە زاهیری نسووسەکانی قورئانی پیرۆز بەو شێوەیە تەفسیریەکەن. ئەوەی سێرە لەم سەردەمەیە لە دوای پێشکەوتنی زانست و پەرەسەندنی تەکنۆلۆژیا و چوونە سەر مانگی ئینسان و مانگە دەستکردەکان تاکو ئێستاش کەسانێکە بن پێیان وابێ زەوی تەختە و نەگۆڕە و ناجوڵێ. لەم بوارەدا هەوڵ دەدەن هەموو ئەو کشوفاتە زانستیانە بە درۆ بخەنەوە بە پیلانی بزانن بە موعامەرە سەیری بکەن کە زانست دەری خستووە. تەنیا لە پێناوی ئەوەی چەند دەقێکی ڕواڵەت ئاسایی پێتەفسیر بکەن یاخود خەڵک بە موعامەرە یا بە خەڵەتێنرا و بە ناوی زانستە و سیر بکەن. دەپرسین ئایا ڕوانگەی دینی لە سەردەمی تەکنۆلۆژیای زانیاریدا بەڵگەکانی چین بۆ ڕەتکردنەوەی دەستکەوت و ڕاستی سەلماوەکان و لە بنەڕەتدا سوودی ئەم جۆرە بیرکردنەوەی بۆ ئاین و کۆمەلگا چییە؟ مامۆستا شێرکۆ، ئێمە لەوەتی گەورە بووین لە زانستە ئەخوێنین کە زەوی گۆییە خڕە وەک هێلکە وایە و ئەسوڕێتەوە ئەجوڵێتەوە لە گەردونەکە لە فەزایەکی بۆشە بە دەوری ڕۆژە ئاسوڕێتەوە مانگ بە دەوری ئەمە ئەسوڕێتەوە. لە ئێستادا ڕەوتێک پێیا بۆ ئەم ڕەوتە ئەتوانین بڵین بەشێکی زانست بە ناوی زانستیەوەیە بەشێکیشی بە ناوی دینیەوەیە کە گوای وانە زەوی تەختە و ناش جوڵێ وە کوستینی وایە و ناش جوڵێ و ئەوانەی تر بە دەوریا ئەجوڵێنەوە و ئەو کەسانی کە باسی گۆیی زەوی و جوڵانی زەویەکان زۆر جار پیان ئەوترێ ئەمە ئەمیلی ناسان ئەوترێ ئەمە پاران و ئیلا ئاخری. بەڕێزت لەم بارەوە بزان پێت وایە زەوی تەختە بۆ؟ من پێشەکی ئێژم زەوی تەختە چونکە لە ڕووی زانستی ئەگە باسی بکەم تەسەوڕەکەم ئەمە کە چوونە سەر فەزا لە فەزا وێنەی زەویان کێشاوە ئەتوانممان ڤیدیۆمان پێ پیشان بدەن کە زەوی شەو ڕۆژەکە ئەجوولێت بە ڤیدیۆ بە تەواوەتی بەڵام بەمەرجی ئەو وێنە وێنەیەکی ڕاستەقینی بێ کۆمپیوتەری نەبێ هەموو ئەو وێنانەکە هەیەکیش و هەمووی کۆمپیوتەریە. من ئێستا لە سەردەمێک ناتوانم پێش ببەستن بە وێنەی ڤیدیۆیی. بەس لە پەنجاکان و شەستەکانە کوا وێنەی کۆمپیوتەری هەبوو بەو معنایی کە بەڕێزت باسیەکە چونکە نەبوو ئەما کە چونە سەرمان و ڕسمی مانگیان کێشە ڕەنگە ئەم قسە ڕەت بوو لەسەر زۆر خەڵک ئەمە بالفعل چونە سەرمان و مانگ زەوی گۆییە. بەڵام دوای ئەوە لە 1970 تا ئێستا ئەمریکا نەچووە چون لە 7 ساڵ ئەمریکا نەچووە سەر مانگ. بۆچی ناچێ؟ یەکێ لە بیاریگان ئەوەتە کە على ئەساس ئەو تەکنۆلۆژیا کە ئەو کاتە بوومان ئێستا لە دەستمانداوە. بەس قەینا خۆ مەسەلە چوونە سەر مانگ نییە. مەسەڵەن مانگی دەستکرد بە مەداری زەویە خولگەی زەویە لە دەرەوە ئەتمۆسفێری زەوی ئەسوڕێتەوە ڕسمەگرێت. شتێکی تازە نییە ئەمەیان ڕسمەگرێ بەڵام تو دقی ئەو ڕسمانە بگرە ئایا ئەو وێنانە وێنەی زەوی بەتەواوەتیە؟ ئەگە بەتەواوەتی ئایا زەوی توانی بجوڵێت مادەم ئەوان توانستان بچونە سەر مانگ و توانیان بچێنە سەر مەریخ یەک وێنەی زەویمان پیشان بدەن کە بەتەواوەتی ئەجوولێ شەو ڕۆژی سەر دیار بێ مەسەلە زانستێکە زۆرتر. ئەو ئەرگۆمنتانە چین کە ئەتەوێت پێی بسەلمێنی کە زەوی تەختە و گۆیین ینی ئەرگۆمنتی زانستی نەوێت. یەکی لەو بەڵکانە مەثەلەن جوولانەوەی ڕووبارەکان لەسەر زەوی
یەکی وەک ناری نیل ڕووباری نیل تقریبا 6650 کیلومتر باش زۆر درێژە ئەمە طبعا معروفە لە فیزیا قانونی فیزیا ئەو ئاو لە بانە تێدە خوارد باش لە ماڵکە ئاو دروستەکەی تاکی غی لەسەرەوە باش ئەمە حقیقەتێکە ئەو دابەزی باش ئەگەر لەسەر قەوسێ بێ ڕووباری نیل درێژە ئەمە ئەگەر قەوس بێ بچێتە قەوس چۆن دابەزی ئەگەر قەوس بێ ناجولێ ئەو بەڵام بۆ جولێ عکسی ئەمانە چونکە ئەمە ڕووباری بس ئەو بەڵگەیەکی زانستی ینی بەتەبع چۆن بەڵگەی چۆن ئاوە جوڵی ئەگەر ئاو بچێتە بەرزایی ئەوە چێتە بەرزایی ئەگەر قەوس بێ ئەمە کەوانەیە بێ باشە بەڵام وەک فیزیایی پانتایی زەوی ئەوەندە زۆرە بڵێ ئەوەنە گەورەیە کە ئەو قەوسەی لە زەویە هەیە دەرناکەوێت لەو شوێنانەیە بۆ نمونەوەکو ئەو نییە کە تۆ بە شاخێکا سەرکەویت ئێستا بۆ نمونە ئەو شوێنەی ئەم ئەرزەکە بەلای ئەمە و تەختە بەنسبەت مێرولەیەکەوە بەرزە بەنسبەت مێرولەیەک و ئەو سەری نابینێ بەس بەنسبەت ئێمە وانێ چونکە ئەوە شتێکی نسبیە بەنسبەت من و مێرولەیەکەوە کە بعدی نەزەرمان فەرقی هەیە و حەجم و بینیمان فەرقی هەیە تو ئاو ناتوانێت قەتری ئەو چێتە سەر ئەگەر بە کوتەزاویەکی لە ئەو بەرزتر بێ ئەو کە دابەزی واتە ئەو بەرزتر من نزمترە ئەگەر تو ئاو بینێری بۆ ئەو شاخە لەو بە شاخەکە کە ناردە دەبێ بەرزیکەیت و ئەو ئەرگومنتانی کە با بڵێن لەسەر علمی گۆیی زەوی هەیە ئاشکرا علمی تەجریبین تو چۆن نتوانی ئەوانە بە درۆ بخەیتەوە هەروە بە هەوەس بە ئارەزوو یا ئەرگومنتی زانستی ئەتوانی پوچەڵیان کەیتەوە نەک ئەرگومنتی دینی بەهێزترین بەڵگەی ئەوانە کە زەوی گۆیی و ئەجولێ ڕۆشتنی سەرمانگ بوو باش ئەو وێنەکە گریا بەڵام ڕۆشتنی سەرمانگ ئەستان خۆی ڕاست نییە چونکە یەکەم چشت لە سەرمانگ تۆز هەیە ناوێت تۆز بێ لە سەرمانگ چونکە جاذبێ نییە ئەبێ ناوێت تۆز بێ باش چۆن مرۆڤ ناگرێت تۆزە ئەگرێتەوە بۆ یەکەم دووەم چشت بەڵام سۆڤێتیش چوو خۆر ئەمریکا چۆ دەور مەداری زەوی ئەمریکا یەکەم کە چوو علەمەکەی چقانە سەر مانگ علەمەکەی جولێ بە هەوا لەسەر مانگ نییە باشە ئەوە دووەم سیهەم چشت ئەگە سەری ڕووناکیەکان بکەین ڕووناکیەکان ئەگە سەرچاوی ڕووناکی لەسەر مانگ بەس خۆر بێ ئەبێ سێبەرەکان تەریب بن بەڵام سێبەرەکان یەکتر بڕن واتە زیاتر لە سەرچاوێک هەیە لەسەر مانگ باشە پێتنی وات نییە ئەم قسانە زۆرتر وەک ئەمە ئەرگۆمنتی زانستنین زۆرتر وەک ئەوە وان کە عقلەتی معامەرە دایم کارەکە بۆ نمونە ئێستا سەردەمی کۆرۆنا سەدان و هەزاران کەس ێڵێ کۆرۆنا هەر معامەرەیەکە و ئەسڵ هەر نیشە لە کاتێکا ڕۆژانەوە سەدان هەزار کەسە بینین تووشە بێ و دەیان هەزار کەسە بینین پێی ئەمرێ ئیتر چۆن نییە ئەم عقلیەتە کە هەموو شتێک ڕەتەکات و پێتوانێ ئەمە شەروایە ئەمە معامەرە تا ڕادێ باوەڕمان پێ بێ چۆن معامەرە لە سیاست هەیە معامەرە لە ئەمن و ئاسایش هەیە معامەرە لە ئابووری هەیە ئایا لە زانست و زانین ئەم بوارە چی بەدەر لە معامەرە بێ بۆچی معامەرە بۆچی ینی بۆچی ڕەنگە بابەتەیە بابەتێکی ئاین بێت چونکە ئەم سەر ئاینیە کۆنەیە چۆن ینی هەنی مەوزوعی گۆی زەوی ڕوتەقتی زەوی لەم سەردەمی دروست نەبوو هەر پێش ئیسلام بووە لە سەردەمی ئەنجیلیش دروست بووە بەڵام چونکە بالمناسبە زۆر کەس ئەڵەن ئەسڵان ئەمە شەڕێکی ئینجیلیەکانە مەسیحیەکانە چونکە لە ئینجیلە بەڕاستی وتراوە بە سەراحەت کە ئارز گۆی تەختە لە کاتێکە لە قورئان وانە یعنی ئێوەمانان شەڕی مەسیحیەکانەکەن وەکو معامەرەیەکە بۆ سەر ئیسلام خۆی بە ناوی ئیسلامەوە لە ئیسلام پێناسەی زەوی بە تەواتی کراوە بەڵام بەو شێوەیە کەوانە وەکو گۆی زەوی پێناسەکەن زەوی مسطحة والأرض كيف سطحت زەوی باشە چۆن مەسەن کەسێک وەک ئیبن حەزم کەسێک وەک ئیبن تەیمیە ئەڵێن زەوی گۆییە بۆچی ئەوان ناژن گۆیە ئەوان ئێژن مستدیر لە زمانی ئەوان وەکو ئەفلاک باسەکەن ناژن زەوی گۆیە وەکو هێلکەی ئیسم باسەکرێ سووتی بە تەواوەتی باسەکە ژێ زەوی کوڕە نیە گۆیی نیە ئەوانش ئەم قسە باسەکەن بۆ کەسانێکی بۆ قسەی سووتی ڕاست بێ بۆ قسەی ئیبن حەزم ڕاست نەبێت لە کاتێکا ئیبن حەزمێکێکە لە عەقڵە گەورە گەردوونیەکان لە مێژووە ئیبن حەزم تەفاسیل بەڵام قسەی سووتی کورتە ئیبڕێتەوە ئەژە کوڕە نیە مسطحة ئەوانش کە باسیەکەن کەسانێکی لە تۆ پێتوانێت دیفاع لە مەسیحیەتەکەی بەم قسێت لە قورئان باساتوە هاتووە مثلا من أرض واسعة والأرض فرشناها فنعم المهد فرشناها هم كسان أرض أبينين فرشة بس أو أرض أم بارشة كمان أيبين بون من مثلا أفلا ينظرون إلى الأرض أو سيركنوا بتشاو باشا لولا شوكة باسي مصر الأرض فلن أترك الأرض حتى يأذن لي أبي أو يغفر الله لي كوات أرض ليه بمعنى جوي زوينة بمعنى أو مدابيننا كايبين واني باشا برانبري أو كايجن جوي زوية القرآن شو بلغيانا بيه
ايش بلقي يعني تنيا بلقي يعني وإلى الشمس كيف إذا يكور الليل على النهار ويكور النهار على الليل. باشا. أم آية أجل ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا يكور باش ده يكور الليل على النهار. أم تكوير باسي خور شو روجك باسي نسواك نغزويك إن شمسك ونقمرك باسي شو روجك. وأم تكوير المفسرين كون باسي تكوير عمامك يجوز تكوير العمامة شو روج لف ديالنا دوري كتير شو كل سنة تسويق مسطحة شو روج لف ديالنا شو هي وروج هي باش شلون شوروش دروس تبي لو كانت لسر زي مسطح شلون مثلا اما اسمان بقوسيه بينين بو اگر ارز قوس نبي شلون اما اسمان بقوسيه بين اسمان خوي قوسه اسمان اصلا اشتكي في بوترا اسمان قبيه ما سقف مان هي سقف لا سقف بس ولا ما اشتكني بناوي سقف شنو السقف ناتو ندربشن بدليل بلقى سروا هم صار كاينين اسمان لا رويته بلاش راس خوبا اسمان لا رويته ملاحظك ودقك هم صار ولا بروي ارز قويه لا شو اجا بودرنا شو هذا السقف شو شنو سقف او سقف قال سر خمان هي اخي يا رجل كابراهيم يعني يا من بين يا مو رجعت شندين صار الضوئي هي او اسمانك صدان مليار سنه ايش بلقي سرني شلون يعني شو بلقي اخر مقام اصلا فيزيائي مش انا بحسابات شلون كريايا بلقي شي مثلا في بقياسي فيزيائي شلون يعني انتو بيتو صار الضوئي تيجي دروي موجودين مش اي يعني شو هو تصور كان سرعه الشمس دريشتين السرعه لسر زي بقسي انشتاين بلام بيدوزي شتاس اسبادنك بس هو نظريا هو هاو شيء كي نظريه او تا قنبلينا ويل سر او درس كراو هم هذه اتومي لسر او اجا جرب مثلا بس هي بس سرعه الضوء كي سرعه الضوء انا يجي كبدريشتين سرعه لسر لكونه بلام ام سرعتك يعني صار برز بيدو ام اسمان قبيك وبسر ارض قبيك بلا صاروخ ناشر تا اسمان ناشر اسمان لا بلا ولا ربيتو بيني لكنك ناشر اسمان خور ومانجيش لسر اما اجولين صرخون لو شي نخور نيزك الروجل لو شي نخور دور الشوا اما الشوا روجل روسيا خورجاش دور نيزك وباب حجم قوراني كباسي كان 150 مليون كيلومتر نخير وانيا يعني بالتقديرات مثلا عندي خلق كحسابات تازه تقريبا ما نزيك حفيظه على خلق حسابات هيك بفلات ايرث رقم تصور كان يزيد 4-5000 كيلومتر بيه بس تصور اخذ تصور بحسابات موجوده يعني مثلا وانا قبل ما انه طين سياج كانوا يدوزنوا رقم من نطوا دقيق دوام بالسلميه هرب حسابات باش باستن بعلمي مثلثات لروي ايني وشون هو هناك لروي ايني مثلا تو انا بشتان بستو بروشني سرمان بشر ناطو نزوي دربشي خوا سبحانه وتعالى خوا جوركاتي ادمي دوازا سلسله شو بيقول قال اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الارض مستقر ومتاع الى حين قال فيها تحيون وفيها تموتون ومنها تخرجون تخرجون يعني واتي جنثان ومردنتان وجايه ترد وجه قيمت هل الزاويه باش ام كسر شو سرمان بيغمبر الاسلام شو تا اسمان ادريس لا اسمانه استثناء بيدريابي استثناء بيغمبر بس ام بيغمبر ادريس كذا بيغمبر شو اي عيسى بيغمبر كادي شو سبحان بيغمبر صلى الله عليه وسلم كادي شو سرمان شو اسمان برفقي جبريل شو باذن شو دايله درجه اماميا دايله درجه شو نصلوا باش لا سورج انه هاتا صريحه هاتا وان لمسنا السماء ووجدناها ملئت حرسا شديدا وشهبا وان كنا نقعد مقاعد للسماء فمن يستمع الان يجد شهابا رسما اخر السماء شوي بما ناطوني بدين للسماء اخر السماء شوي وري حرسه باسوايت يعني السماء شوي او سقفك السماء ڕۆحی زانستی و هەوڵدان بۆ تێگەیشتن لە جیهان و گردون بنەماکانی چین و ئایا تەنیا لە ڕێگەی زانستی وردەوە دەتوانین هەموو ڕاستیەکان بزانین مێژووی گەشەی زانستیمان پێدەڵێت و هۆکارەکانی دژایەتی زانستی ئەزمموی بۆچی دەگەڕێتەوە زۆر کەس پێمان ئەڵێن تازە بە تازە کە ئارس تەختە و ناجوڵێت وەکو سینیەک ڕاخراوە ڕۆژ قورسێکی بچووکە بەسەریە و تیشکی بەناوە پەخشەکە و درۆیە خەڵک نەچۆتە سەر مانگ ئەم قسانە چ لە ڕووی دینیەوە ئەیانێ بیسەلمێنن چ لە ڕووی زانستی شۆر ئەمە هەر موسڵمان ناگرێتەوە دنیای مەسیحیشی گرتوتەوە پێت وایە ئەم قسە تازەیە لەکوێوە هاتووە جا ئەسڵەن هەر تازەیە خۆی ئەم قسە تازە نییە هەمیشاوە هەیە یعنی کۆمەڵی خەڵک بەزات دژە زانستی هەر بۆکارێن لەوانەیە پاشخانێکی ئاینی زۆر کۆڵیان هەبێ و لەوانەیە هەر خۆیان جەویان وابێ ینی بە دژی هەموو شتانە بوون کە جەویا عەقڵ ینی چێژە بینن لەو شتانە کە مەسەڵان دژە باو بن تا ڕادێ
ئەم شتانە هەیە شتانە زۆر هەن باشە تر بۆ ئەمانە دێن ئەنواعی سەفسەتا خەنە سەر یەک باشە کە ئەو طبعا هەنی پێ دوای ئەوە سەفسەتەیە شتێکی علمیتیانی نەخێ شتی علمی معلومە شتی علمی تۆ شتەیە کە بە بینین ئەیبینی مشاهدەیەکەی باشە ئالێکدانەوەی ئەقلی بووەکەی دیتایلی زۆری تیایانی وردەکاری یەکجار زۆری تایە بە یەک جار و بە دوو جار و بە سێ جار بە علم شتێ ناسەلمێ یعنی بەردەوام دووبارە بێتەوە بەردەوامی نەبێت ئەوە یەکاوان ینی زۆرتە کەسانێکی دژە زانستین بەگشتی ئەو کەسانێکی دژە زانستین دژە زانست وەکو نوێترین بڵێن معریفەی بەشەری پێ وایە پێکهاتی عقلی ئینسانی دەوری ئەبێ لەمە پاسەکە بێگومان هەیە بێگومان هەیە پێکانە پێکاتی مێشکن عرفانین بەڵێ هەنە پێکاتی مێشکن عرفانین هەر زاتن دژیە و جۆرە لۆجیکن دژی علمن باشە زاتن دژی علمن ناتوانێت وەڵێ ناگوچێت بەڵام کە تۆ شتێک باعلم بیسەلمێنیت ئەکرێت ئەوە دژی بیتیانی ئەو بڵین ئەوانەی ئەو ئەرگۆمنتە ئەکەن زۆرتر نوێ با بڵین ئەرگۆمنتی زانستی چی ئەڵەن ئەو بەڵگانە ئارگومنتی زانستیان نییە ئەو نە سەفسەتی زانستی یا غەڵەتی زانستیە ینی مەسەن یەک تۆ مەسەرن بڵێن نمونێرنەوەڵان زەوی تەختە ئۆکەی زەوی تەختە بەڵێ بە چاو دیار تەختە باشە ینی کەسێکە چونکە لە مەودای کورتە مەودای کورتە مەسەڵەن چەند کیلومترە کە سێری زەویەکەی بەڕە تەختە باشە هیچ گومان لەوە نییە ئەوان هەر ئەوە قیاسەکەن بۆ هەمووی بەڵێنەوە تەختەوە ینی عقلێکی بیدائیە نظرێکی بیدائیە بەڵێ نظرێکی بیدایی زانستیشە نظرێکی بیدایی زانستیش بەڵێ بە چاوی ڕوت زەوی تەختە باشە بەڵام کە سێری ئاسمانەکەی لەڕێوە ئەمە بۆ باشە ئاسمان بۆچی وەکو هین وایە وەکو گومەزە باشە یخۆ ئێزەکانی مازانی ئاسمان بۆ شاییە بۆچی بە شکلی گومەزەی بینی باشە واگە تماشاکەی لە بینە زۆربەی هەرە زۆری معبەدە هەم زۆربەی هەرە زۆری معبەدەکان گومەزیان هەیە چی لە ئاینی ئیسلام ئاسمان بە شکلی گومەزە بینین چونکە زەوی خڕا بەعزە کەس ئەڵێن ئاسمان طبقەیەکە و بۆ کە فاروقیشە تەقێنی ئەوە ئەوڕابووی نەیە لە گۆی ئاسمان چونکە ئاسمانەوە نزیک کە فاروقی بەڵێ ئەوە هینی کۆنە ئەوە تێڕوانین کۆنی عرفانیە بۆ ئاسمان فەلسەفی عرفانیە بۆ ئەسم بۆ گردون ئاسمان وجودی هەیە وەکو نەخێ ئاسمان بۆ شایی ئاسمان هینەکە ینی بڵێن ئەم شتێکی فیزیایی نیە ئاسمان طبقەشینەی کە ئێستا بەسەرمان فەزایەکی بەتاڵی لا یەتەنایی و بۆچی بە شینەی بینین چونکە هەوا ئەمەی کە لە نزیکی زەویە هەوای تیانە ئەو هەوایە ڕووناکی لێدا و ڕەنگەشینەکەی زیاتر لە هەموو ڕێگەکانی تو پڕشە یانی شتێک نییە مادی بێت بڵێن نییە مادی نییە شتێک نیە بەڵێتن لەنەوە ئەم فەزا بەتاڵە مادەی تایە ئەستێرەکان و هەسارەکان مادەی تایە بەس زۆربەی هەرە زۆری بۆشایی باشە مامۆستا ئەوان پێمان ئەڵێن بۆ نمونە ئەوەی کاڵە چوومەتە سەرمان درۆەکە چونکە لە هەفتاوسێەوە ئاڵەن ئیتر ئێمە نەچوونێتە سەرمان تاکو هەفتاوسێش ئەو ڕسمانە کۆمپیوتەرین هیچ حقیقەتێکی نییە ئەمە چۆن بتوانین مەسەرەوە ئەوان ئەڵێن ئەمریکا فێڵی کردووە ئۆکەی خۆ چایناس فێڕی نەکرد خۆی ئیسرائیل فێری نەکرد خۆ ژاپۆن فێری نەکرد ئەوانیش ڕۆبۆتەکانیان لەسەر ئەمان یعنی غیری ئەمریکا لەسەر مانگە شتێکی کە شتێکی سەر تۆ توانی بەهینیش بە تەلسکۆپێکی ئاساییش توان سیرکەی کێوەکان ببینی دەشتەکان ببینی شتێکی ببینی وەلا هەمان کاتیش ئێسکان لەوێ ڕۆبۆتی چینی لێ ڕوسی لێ ئیسرائیل ڕۆبۆتی پێویست ناکات مرۆڤ بنێری بەڕێزت خۆت وەکو مامۆستای فیزیا بەلاتەوە بەڵگەنەویست و بەدیهەیە کە ئاسمان کە ئەرز گۆیە ئەرگۆمنتەکانە چین کرد ئەرگومنتی ئێستا قسە لەسەرکردی کە زەوی گۆی نییە قسێکی زۆر بێمانایە ینی بۆزاری قسە لەسەرەوە بکەی بڵێ ئەو سیارە نییە ئەسپ بەم شێوەیە بەڵام ئەگەر لە کۆنا ینی بەپی ئەو معلوماتە کۆنە کە سەیری بکەی بەڕاستی مرۆڤی سەرەتایی زۆر زەحمەت لەوە تێگاکە زەوی گۆیە باشە طبعا ئەو گومەزەی کە بەسەریەوەی بینەکە ناوینەوە ئاسمان ئەو لە هینی خۆیە ئەوە گۆیەکی شیشە بوو وە لەو سەرەوە عەرشی خاڵق لەویا بوو شتانە لەویا بۆ تەنانەت ڕسمیشیان هەبوو کە مەسەڵەن ئەگەر ئەگەی بەو ئەسەن ئەو سەری ئەفریقایان ناناسی ئەو سەری ئوروپایان ناناسی دەریا بوو لەویا گومەزەکە لەویا کۆتایی گومەزەکە لەویا جوات پێڵێت دەڵە چوار دەوری عەرز ئاوسینیەکە ئەم گۆیە ئەم بازنەیە شایخێکی ئاسمان دەوریاوە ئێمە ئەو دوی نابینین
لەوە چ یەجوج و مەجوج ئەم عەقڵە پێت وایە عەقڵێکی ئەفسانەیە بەڵێ ئەفسانەیەکەیە دووارە خۆی دوێنێتەوە. ئاخر بە زانستی بیسەلمێنێ ئەخە بە زانستی کە ئەیسەلمێنی ئەوەیە فەرم و زانستیەکەی ئەمەیە فەرم و بڕە بۆ مەغریب کەشتی لەوێ هەیە سوار بە ئەدبات ئەمریکا لە ئەمریکاوە سوار قیتار بە بپەڕەوە بۆ ئەو دی و لەو دیوە لە لۆسانجلێسەوە سواری کەشتی بە بڕۆرەوە بۆ ژاپۆن لە ژاپۆنیشەوە دێتەوە بۆ ئاسیا و لێرەوە دێتەوە تو بۆ میسر و لێش بەکەیتەوە بە شوێنەکەی خۆت ئەیتر بەڵگەی لەمە زاکتر بۆ خەڵی هەمان کارکە ماژەڵان کردی هەمان کارکە زۆر ئاسایی ئێستا یعنی شتێکی سەیری سەمەرە نییە. باشە مامۆستا لە ڕووی دینیەوە کابرا ئەڵێ دین وا ئەڵێ لەبەرەوە منیش ئەبێ و ئەوە بسەلمێنم کە ئەوە ڕاستە ناخۆی زەنی چۆنە ئاخر غەڵەتەکە لێرایە چ دین چ فەلسەفە چ عرفان هەموو بۆ وەڵامدانەوەی پرسیارە وجودیەکانی بەشە. باشە ئێمە بۆ لێرێ ئێمە بۆ لێرێ بۆ وەڵامدانەوە بەرم بریاوەیە بە هوەر هاتووە دێ پەیکەرە خۆڵخێنی ڕسمەکە موزیک دروستەکە ئەمە هەمووی بۆ جوادانەوە پرسیارەیە بە عرفان خۆی سڕەکە بە ئاین دێ ئەنواعی تەمسیلات دروستەکە شت دروستەکە هەمووی بۆ ئەو وەڵامدانەوە پرسیارە بە فەلسەفە دێ پرسیار لەسەر پرسیار ئەخۆڵخێنێک ئێمە بۆ لێرێ نوێترین وێرژێن نوێترین هەوڵی بەشەر بۆ تێگەیشتن لەو پرسیارەکە ئێمە بۆ لێرن زانستە باشە زانست وەک معریفە نەک زانست وەک تەکنیک زانست وەک تەکنیک نەتیجەیەکی زانستە وەک معریفە ئایندا زانستیان وەک تەکنیکەیە بەڵام لەگەڵ زانستا وەک معریفە کێشەیە فەلسەفەی زانستیان ناوێت نەک فەلسەفەی زانست ینی زانست وەک معریفە چۆن مەسەلەن کێشیان ئەو ئیدانەی کە ئەڕوا بەرەو پرسیارە وجودیەکان سەرچاوی خلقەت و سەرچاوی گەردوون بەڕێگەی فەلسەفە ئێمە هەل شوێنی خۆمانە بوو بەڕێگەی ئاین گەیشتوین بە هەنێ چیرۆک و ئەم جۆرەشتانە سەبارەت بە دروستبوونی گەردوون و مرۆڤ و هەموو ئەمانە بەڵام بەڕێگەی زانست ئێمە گەیشتوین بە بیگ بانگ بەڕێگەی زانست ئێمە گەیشتوین بە تیۆری داروین و هەڵبژاردننی جۆرەکان و ئەم جۆرەشتانە مەشەکە سەرچاوی خلقەت بڵێ سەرچاوی گەردوون و سەرچاوی مامۆستا وەک ئینساف زۆر لە موسڵمانەکان با بڵێن زانایانی ئیسلام لە ئێستا و لە کۆنیشە هیچ درێغیان لەوە نییە کە ئەرز گۆییە و ئەش سوڕێتەوە و پێشیانوانە هیچ مخالیف نییە لەگەڵ یۆنانەکانی کۆنیستانی ویانە باشەکە هەنێ لەو علما کە وەکو علم بڵێن شێوە علم کە لە ئیسلامە هەبووە ئەمە لە یۆنانی کۆنا هەبووە باش ئەتە هەم لە یۆنانی کۆنم نقاشانە هەبوو کایە زەوی تەختە گۆییە زەوی ئەسوورەتەوە بە دەوری خۆرە یا خۆرە سوورەت هەموو لە یۆنانی کۆنا نقاشانە لە ئێستاشە زۆربەی زانە بەس هەموو مسلمانەکان هەروەڵێن بە شێوازی جۆر بە جۆر گۆزراوەتەوە بۆ شارستانیەتی ئیسلامی بۆ شارستانەتی ئیسلامی کە لە سەردەمێکە بڵێن گەشاوە بوو ئەو شارستانەتی ئیسلامیە بە خاتری ئەوە خۆی نەدا لە پرسیارە وجودیەکە یەکێ لە هەرە ئەو کارانەی کە بڵێن غەزاڵ و ئەمانە کردیان کە نیەتی باشیان نەبوو بەڵام کارەکان بوو بەهۆی ئەوەوە ئالمانی مسلمان بچنە ناو دیتایلەوە نەچنە ناو ئەو پرسیارە گەورەکانەوە کە ئێمە بۆ لێرێن گەردون بۆ پرسیارە وجودیە ئەنتۆلۆجیەکان بەجێهێشت چونە ناو وردەکاریەکانەوە مادە چۆن کار لەکە لەگەڵ لەگەڵیەکە چزانم نەخۆشیەکان چۆن چونە ئەو وردەکاریانەوە چونە ئەو وردەکاریانەوە بوو بەهۆی ئەوەوە کە دواتر لە سەدەکانی ناوەڕاستە شۆڕشی زانستی لە ئەوروپا دەست یعنی بەهۆی کارکردنی وردەکاریەکانەوە ئەو وردەکاریانە زۆر مهمە بەشاکە هەمیشە وایە ئێمە پرسیاری لە زانستە پرسیاری گەورەمان هەیە باشە بە پرسیارە گەورەکانەوە خۆت خەریکەکەی ئەتوانیت تیۆری دروستکەم جا پێی تیۆریەکان پێشبینیەکەم دەچنەوە وردەکاریەکە بۆ بزانێت تیۆریەکە و ڕاستەیانە کە لەناو وردەکاریەکانە کارێکی زۆرت کرد لە تیۆری لە وردەکاری تەکنۆلۆژیای لەکەوێتەوە باشە بۆ تەکنۆلۆژیا جارێکی کە دێتەوە خزمەتی پرسیارە با بێنەوە سەر باسەکەی خۆمان سەر ئەوەی زەوی گۆییە یا تەختە چ کارەساتێک ڕوایگەر زەوی تەخت بێ گۆی نەبێ ینی نا ئەمە ڕاستە ئەوانە ژمارەیان لە عقلیەتە و ناتوانن کاریگەری لەسەر معرفی گشتی بەشەریدا بەڵام بە شێوەی لۆکاڵیەتەوە نەزانێت بە شێوەی لۆگاڵی مەسەر لە مناڵەکەی تۆ لە مناڵەکەی من کە لە ماڵەوە ئەتوانە زەربەی لێ بدەیت و حەزی زانستیەکەی تووشی کێشە بکە مرۆڤایەتی ئاسمانی بەژێر کۆنترۆلە لەو سەرەوە سەیرێک پێی فەزایی هەیە ئەوەختەکانی هەروتن ئەوەختەکانی هەر بەبێ عیلمیش بەبێ هیچ چینێکی تەکنۆلۆژیش هەر ئەو گۆی بوونێ و ئاسمانی کە ئایستا بە سەرمانەوە بە شێوەی بوومەرجە ئەی سەلمێنێک کە زەوی هینە هەر بەبێ سێبەرەکان ئەتوانن بیزەرمێنی بەبێ سێبەری درەخت لە دوو شوێنی جیاوازە
ئەتوانین بیسەلمێنین کە زەوی گۆییە سەری وەک یۆنانیەکە وەک میسرەکان کردیان میسرەکان ڕێکەوەیان کرد لە ڕووی جیاوازی سێبەر لە باشووری مسر کە نزیکە لە خەتی ئیستووە و سێبەری درەختێکی بە هەمان باڵا بڵێن لە ئسکەندەریا توانین تەنانەت تیرەی زەوی حەسێ بکەن. باشە مامۆس یەکێک لەو بەڵگانی کە زۆر جار باسەکرێڵن ئەگەر وا بووە ئەرز ئاوا قەوز بووە ڕووبار چۆن ئەیتوانی بڕۆ چونکە ئاو ناتوانێت ئەگەرەوە کێشەکە لای حاڵەت تێگەیشتنایە لە هێزی کێشکردنی زەوی مەسەلەن ئەڵە چونکە زەوی خڕا هێزی کێشکردن ئێوە لەسەر زەوی ڕاگرێ هەنە کەس داوانەیە و پرسیاریان بۆ دروست بێ چۆن ئەگەر زەوی خڕا ئێمە بەم سەرۆ وەستاوین ئێمە لە نیوەگوی سەرۆین بەم سەرۆ وەستاوین ئەوەی لەو خوارەوەیە چۆن ناکەوێتە خوارەوە نا ئەم سەرۆ خوارەوە ڕێژەیە سەرۆ خوارەوە ڕێژەیە ئەوەش کە لە خواری زەویەوە یعنی بڵێن لە نیوەگوی لە ئوسترالیایە وا هەستەکە ئێمە سەرمان بەرە خوارەوە چونکە ئەوە ئەگەرێتەوە بۆ سروشتی هێزی کێشکردن کە بە شێوەی یەک لەسەر ڕووبارە ینی فەرقی چییە هەمان شتە یعنی تۆ مەسەلەن ئەو بارێکە لە شاخێکەوە دێتە خوارەوە باشە ئێستا شاخەکە بڵێن ڕووی بڵێن هینەکانی بڵێن ئەو دوورگەکانی یا دۆڵەکانی بەرە و بڵێن قوتبی شیمالە تەبع ڕووبارەکە بەرەو قوتبی شیمالە بە شێوەی لۆکاڵی کە سەیری بکەین بەرەو شیمالە ڕوە باش شیمال و مانای سەرەوە نییە سەرەوە و خوارەوە ئەوە لە هینی زمانایە نەک لە هینی ئەلمە. زانست بوارێکی بێشوناس و ئایدۆلۆژیایە و لە ڕێگەی سەلماندنەوە هەوڵ دەدات ڕاستیەکان بدۆزێتەوە و ئەمە شوای لێ کردووە پێویستی بە بانگخواز نەبێت.